من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه. فرمي هر كسي وازلق سي ناشرعي نهيني قولي زور همو قسيك اقريتو كناشرعية يتر قورانية زما بوختانة دروية يتر نكتو قالطو قبي أو بابتانا فشقيات فحش تفاحش بدم يا هر شيء يتر همو يقريتو تنانت جوا قرتن لو أنا شقريتو نقهر خوبيلي شو قال أبي واز لو قسانة بينا يعني بجوي وازي لبينا نيبسته بزباني شوازي لبينا نيله فرمي خو قروانك الله جل جلاله پێویستی بە خۆ برسیکردنەکەی نییە هیچ پێویستێکی بۆ خۆ برسیکردنەی نییە کە خۆی برسیەکە بە ڕۆژ وێ بەڕاستی ڕۆژوە بە پێشەوەی ڕۆژووی زوبان بێ ڕۆژووی دڵ بێ پێشەوەی ڕۆژووی مەعیدە و پێشەوەی ڕۆژووی داوێنیش بێ ئەبێ ڕۆژووی دڵ بێ چونکە ئەگەر دڵدا بمەزرێ زوبانیش دامەزرێ زوبانیش دامەزرا هەموو ئەندامەکانی تر دامەزرێ بۆی هەر عیبادەتێکەی دڵتی تیا بدۆزەرەوە ئەوە عیبادەتە گەیەنیتە جێی خۆی ئیسفادەی لێکی جا زانایانە فەرموون هەندێکیانم فەرمودەیە ئەوەت پێڵێ کە ئەگەر بێت و تۆ واز لەوانە نەهێنی چەندە لەوانە ئەنجامەی لەو قسە بەتاڵانە و چەندە گوێ لێ ئەگری ئەوەندە لە ڕۆژوەکەت نوقسانە بێت تا وای لێیە بەس فەرزەکەت لەسەرەکەوێ بەس فەرزەکەت لەسەرەکەوێ یعنی ئەجرێکی ئەو تۆ دەست ناکەوێت لەسەر ڕۆژوەکەت بەڵام ئەگەر وازی لێ بێنی ئینشاءالله ئەوە لەو کەسانەی کە دوێنێ شەو باسمان کرد فەرمێ خۆم پاداشتێ دەمەوە یعنی پاداشتێکی تایبەت جا بۆیە وازی لێ بێن هەندێک لە زانانە فەرموون ئەگەر واز نێنی لەو شتانە ئەسڵان ڕۆژوەکە هەر دروست نییە بەتاڵە بێتەوە هەر قبوڵ نییە بەڵام ئەوە نەیان پێکاوە قەولی ڕاجح ئەوەیە کە وای لێ هەر فەرزەکەت بۆ مێنێتەوە هیچ شتێکیکەت بۆ نامێنێتەوە یەکێ لەو قسە زورانە کامەیە مۆبایل لێیانە لە کاتی دەرس و نوێ ژوانە چکایکی بە گوێی خەڵکیشە خۆش گوێی لێ ئەگری و لێشیە دێ جا بۆی مۆبایل لەگەڵ سامەت کە توش نەبی